بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه وبعد. ئامادەبوانی بەڕێز سلامی خوای پەروەردگارتان لێبێ. هیوادارم خوای پەروەردگار ئەوەندە بەهرەمان بداتێ کە شتێک بڵێن جێگەی سوود و قازانجی ئێوەی بەڕێز و خۆشەویست بێ. ئەلبەتە بابەتەکەی من هەڵوێستی هاوڵان لە حوجیەتی سنەت. ئەسڵی بیرۆکەی ئەم توێژینەوەی لەوە هاتووە کاتێک کە ئێمە دێین تەماشای ژیان نامەی هەر کەسێک ئەکەین کە کەسێکی هەڵکەوتووە بە تایبەتی پێغەمبەران، ئەو ڕەعیلانەی کە شوێنی ئەو کەسە ئەکەون ئەو زاتە دەکەون دائیمەن ڕەعیلی یەکەم بە پەرۆشترن، زاناترن، لێهاتووترن، بە ئاگاترن، شارەزاترن لە هەڵس و کەوتی ئەو زاتەی کە شوێنی کەوتون. منیش بیرۆکەکەم لەوە بۆ هات کە ئەمە باشترین هەلە کە ئینسان بێ لەو بوارە بێت تەماشای ئەوە بکا و هەڵسنگاندنێک بۆ سنەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم بکە. لە معمعە و ململانیەی باسکردنی ڕەتکردنەوەی سنەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم باشترین ڕەد بۆ یان ڕەدی کردداری بۆ ئەو جۆرە کەسانە ئەوەیە کە ئێمە بین بزانین هەڵوێستی هاوڵان چۆنە بەرامبەر بە سنەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم. ئەلبەتە من لێرە توێژینەوەکەم ورد کردوتەوە تەنها لە هەڵوێستی هەواڵاندا، نەک بێم باسی فەرمودەکانی پێغەمبەر بکەم صلی الله عليه وسلم یان بێم باسی بۆ چوونی زانە مجتەهیدەکان بکەم دەربارەی سنەت و پێگەی سنەت و حوجیەتی سنەت. توێژینەوەکەم فقط باسی هەڵوێستی هاوڵان ئەکا. ئەم توێژینەوەش کردومە بە چەند بەشێکەوە. بەشی یەکەمی پێشەکیە، اینجا 5 باس لەگەڵ کۆتاییەک. ئەلبەتە باشترین ڕێباز کە بەکار بێ لەم جۆرە توێژینەوانە ڕێبازی ئیستیقرایە لەگەڵ ڕێبازی پەسنی وەصفی و زۆر گرنگیشە کە بایەخ بدرێ بە ڕێبازی مێژویش لە وروژاندن و باسکردن و مناقەشەکردن و ڕاوەکردن و لێکۆڵینەوە لەم جۆرە بابەتان. باسی یەکەم پێگەی سنەت لە ڕێبازی کۆششکردن ئیجتیهادی هاوڵاندا. لەم باسا بۆم دەرکەوت بە دوو شێواز سەحابەکان زۆر بە تەکیدەوە، زۆر بە حرسەوە ڕەچاوی سنەتی پێغەمبەریان کردووە صلی الله عليه وسلم لە ئیجتیهادە. ئەمیش بە دوو شێواز بۆمان دەرەکەوێ. یەکێکیان شێوازێکی کرداریە، ئەوش ئەوەتانێک کە سەحابەکان بە شێوەیەکی کردداری تابعەکان لەوان ڕوایەتیان کردووە، تەماشا ئەکەین مجتەهیدینی تابعین شوێن پێی سەحابەکانیان هەڵگرتووە، ئیمامەکان کە لە تابعی تابعین حسێب دەکرێن ئەوانیش هەر شوێن پێی ئەوانیان وەرگرتووە. ئەمەش ئەبێتە تەواتورێکی کردداری کە سەحابەکان بە شێوەیەکی کردداری لە ڕێبازی ئیجتیهادیانە ڕەچاوی سنەتی پێغەمبەریان کردووە صلی الله عليه وسلم. و هەروەها کۆمەڵێک فەرمودەمان هەیە کە سەحابەکان بۆمان ئەو فەرمودانە بۆمان دەرەخا کە سەحابەکان ڕەچاوی سنەتی پێغەمبەریان کردووە صلی الله عليه وسلم لە ڕێبازی ئیجتیهادیانە. ئەمەش ئەڕواتە قاڵبی شێوازی دووهەم کە ئەتوانم ناوی بنەم شێوازی زارەکی. کۆمەڵێک ئەلبەتە فەرمودەم لێرە ڕیز کردووە ئەو حەقیقەت و ڕاستیە دەسەلمێنێ. باسی دووهەم باس لە ئەوە دەکا کە چۆن سەحابەکان داکۆکیان کردووە لە کارکردن بە سنەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم بە شێوازی زارەکی. طبعا لێرە فەرمودەی یەکجار زۆرمان هەیە. ئەگەر ئێمە بین ئیستیقرای کتێبەکانی فەرمودە بکەین، ئیستیقرای کتێبەکانی فقه بکەین، بۆمان دەرەکەوێت بە شێوەیەکی زۆر فراوان کە نمونەی یەکجار زۆرمان هەیە داکۆکی لەوە ئەکا کە سەحابەکان بە شێوەیەکی زارەکی داکۆکیان کردووە لە ئیشکردن بە سنەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم. من هەوڵم داوە لە ئێرە لە توێژینەوەکەما تەنها ئەو فەرمودانە بێنمەوە کە
بەرامبەر شتێکی وتووە بەرامبەر بە فەرموودە و سەحابەکە ڕوونی کردووەتەوە. تەمەن لەوێشە بۆم دەرکەوتووە کە هیچ سەحابەیەک نەبووە چەند دووچوانی بکە لە ئیژنەکردن بە یان لە ئیشکردن بە سنەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم. ئەو جۆرە کەسانش کە جۆرێک تعبیریان کردووە بۆم دەرکەوتن هیچ کام لەوانە سەحابەی پێغەمبەر نەبوون صلی الله علیه وسلم. بگرە خەڵکانێک بوون پرسیاریان کردووە یان هەرێکیان هەبووە لە تابعین بوون بە هەڵە لە شتێک تێگەیشتون کاتێک کە سەحابە شتەکەیان بۆ ڕوونەکەنەوە ئەو کاتە شوێنی حەق و ڕاستی دەکەون و ئەوەی کە پێویست بێ ئەنجامی دەدەن. لە باسی سێهەمدا باز لە کارکردنی هاوڵان دەکەم بە سنەت بە شێوەیەکی کردداری. لێرەش کۆمەڵێک فەرموودەمان هێناوەتەوە کە باز لەوە دەکات چۆن سەحابەکان بە شێوەیەکی کردداری پابند بوون بە سنەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم و کاتێکیش هەر کەسێکیان بینی بێ سەرپێچی سنەتیان کردووە هەڵوێستێکی زۆر زۆر توندیان بەرامبەری هەبووە و جاری واش هەبووە هەڵوێستەکەیان گەیشتوەتە و ئاستە کە هەڕەشە لە بەرامبەر بکەن ئەگەر هاتوو ئەمە کردارتان بێ بە هیچ شێوەیەک قسەتان لەگەڵا ناکەین. ئەمەش ئەوە ئەسلمێنێ کە سنەت لە لای هاوڵان یاخود هەڵوێستی هاوڵان بە شێوەیەکی کردداری بەرامبەر بە سنەت هەڵوێستێکی ئەرێنی و ئیجابی بوو. لە باسی پێنجەمە دێم لێکۆڵینەوە لەوە ئەەکەم لە بابەتێک چون کە زۆر جار هەیە ئەم مەسەلەیە جێگەی باسی ئەو کەسانەیە کە باسی ڕەتکردنەوەی سنەت ئەەکەن هەنێک فەرموودە ئەهێننەوە ئەڵێن ئەوەتانە عائشە ڕەدی حەدیثی کردووە دکتۆر خالدی ئاماژەی بە سێ چوار حەدیث کرد ئەوە لێرە منیش باسم کردوون ئەڵێن ئەوەتانێ ڕەدی کردوێتەوە یان ئیمامی عومەر هێننەوە کە خەبەری مافی سوکنا و نەفەقەی تەلاقی بات ئەو تەلاق دراوی بات وا باسیەکەن ئەوەتە ڕەدی کردوێتەوە. لە حقیقەتە من لەم بابەتا کە لێکۆڵیمەوە و هەموو فەرموودەکانم تەماشا کرد بە تایبەتی فەرموودەی کتابی ئیجابەی ئیمامی زەرکەشیم تەماشا کرد بۆم دەرکەوت کە ئەو هەڵوێست وەرگرتنەی سەحابەکان ئەو لێکۆڵینەوەی هاوڵان بەرامبەر بە فەرموودەکان بۆ ئەوە نییە کە بەرامبەری فەرموودە وەستابن یاخود ڕەدی فەرموودە بکەنەوە. بۆم دەرکەوت هۆکارەکانە گەڕێتەوە بۆ ئەمانەی خوارەوە یا ئەوەتانی ئەو سەحابە بە هەڵە حەدیثەکەی بیستووە سەحابەکە کە لێکۆڵینەوە ئەکا یاخود هەڵوەستە ئەکا بەرامبەر بە فەرموودەکە بەرامبەر بە فەرموودەی پێغەمبەر صلی الله علیه و سلم هەڵوەستە و وەستان ناکە بەرامبەر بە حفظ و تێگەیشتنی یاخود لەبەرکردنی سەحابەکەی دەری ئەخا کە ئەو سەحابە بە جوانی ئەو حەدیثەی لەبەر نەکردووە یان بە هەڵە ئەو فەرموودەی بیستووە یاخود ئەگەڕێتەوە بۆ ئەوەی کە ئەو سەحابە بە هەڵە لە حەدیثەکە تێگەیشتووە ئەم دێت ئەو هەڵە تێگەیشتنە ڕاستەکاتەوە. یاخود هۆکارێکی ترمان هەیە ئەوەتانێک کە سەحابە هەنێک لە حەدیثەکەی بیستووە بۆ نمونە مەجلیسێک هەیە پێغەمبەر صلی الله علیه و سلم قسەی کردووە سەحابەیەک کە دێتە ژوورەوە هەنێک لە فەرموودەکە بیسێ پێش ئەو کە بێتە ژوورەوە پێغەمبەر صلی الله علیه و سلم باسی شتی تری کردووە ئەو نەیبیستووە تەنها ئەو بڕگەیە باسەکە کە ئەو خۆی بیستوێتی ئەمەش جۆرە ئیشکالێتێک دروستەکە خەڵکەکە وا ئەزانێ کە سەحابەیەک دێ هەڵوێستە بەرامبەر بەو حەدیثەکە بەرامبەر بە فەرموودەی پێغەمبەر صلی الله علیه و سلم نەک بەرامبەر بە چۆنێتی وەرگرتنی سەحابەکە بۆ حەدیثە کە هەنێکی لە حەدیثەکەی بیستووە و هەنێکی تری نەبیستووە. بابەتێکی تریش ئەوەتانێک کە کاتێکە سەحابەکان لێکۆڵینەوەیان کردووە لە حەدیثێک ئەوش بۆم دەرکەوت کە ئەگەڕێتەوە بۆ ئەوەی ئەمە فەرموودەی پێغەمبەر نییە صلی الله علیه و سلم بەڵکو ئیجتیهادی سەحابەیە و ئێمەش ئەزانین لای هەموو ئوسوڵ ناسەکان شتێکی باوە کە ئەکرێ سەحابە لە بینی خۆیانە خلافیان هەبێ ئەکرێ ئیجتیهادی یەکتری ڕەت بکەنەوە و خلاف لە بینی سەحابەکانیشا بە شێوەی متەواتر ڕوایەت کرا. ئەمە بە هیچ شێوەیەک جێگەی نیگرانی و جێگەی دڵگرانی نییە. ئەلبەتە ڕەتکردنەوە هەڵوێستەکردنەکە تەنها بۆ چییە؟ بۆ ئەوەیە کە سەحابە تەنها
ڕەدی ئیجتیهادی سەحابەیەکی تری کردوێتەوە و لێرە چەند نمونەیەکمان باس کردووە. باسی پێنجەم باسێکی زۆر گرنگە، ئەلبەتە توێژەرانی تر بە شێوەیەکی تر باسیەکەن، ئەوان بە شێوەیەکی ڕەها باسیەکەن، من تەنها لێرە مەبەستم هەڵوێستی سەحابەکانە لەم ڕووەوە، ئەویش هاوڵان و قورئان و سنەت و عەقڵ. ئەمە طبعا کردومە بە دوو لقەوە، لقی یەکەم هاوڵان و قورئان و سنەت. لەمە بۆم دەرکەوتووە کە ئەو حەدیسانەی وا باس لە عەرزکردنی سنەتەکا بەسەر قورئانە، هیچ حەدیسێکمان نییە ڕاست و دروست بێ. هەموو ئەو حەدیسانە هەڵبەستراون، بەڵکو هەنێک لە ئیمامەکانی حەدیس ئەفەرمون ئەوە زیندیقەکان دایەناوە. ئەگینا سەحابە من بۆم دەرکەوت کە هیچ جۆرە هەڵوێستێکیانەوە نییە حەدیسێکان بیست بێ بێن عەرزیکەن لەسەر قورئان، نیمانە. ئەلبەتە ئەو جۆرە کەسانە دێن هەنێک فەرمودا هێننەوە، بۆ نمونە یەکێک دێ پرسیارەکە لە سەحابەیەک یان عائیشە ڕەزای خوای لێبێ، ئەو حەدیسێک کە دکتۆر خالد ئاماژەی پێکرد سەبارەت بە مەسەلەی تەعزیبی مردوو بە شین و واوەیلەی کەسوکاری بۆی، ولا تزر وازرة وزر أخرى. إمام عائشة استدلال بو آياتك ألين أوتاني عائشة بقرآن ردي حديثك داتو چونك أم حديثة بيشواني أم آياته، أما لحقيقتها بهيج شويك عائشة عرضي حديث ناك لسر القرآن، بلكو أو بابتيك عائشة باسي أكا بوچونك خوي هي بچي بآياتك پشت أستور بي وبوچونك خوي بسلميني. ئەمە ڕەتکردنەوەی فەرمودەکەی پێغەمبەر صلی الله علیه و سلم نییە، چونکە عائیشە بۆمان دەرەخا کە ئەو فەرمودەیە بەو شێوازە ڕوایەت ناکرێت، بەڵکو زیادەیەکەیە یان ڕوایەتێکی تر هەیە کە ڕاستیەکەی لە لای عائیشەیە بۆ ئەو حەدیسە، وەکو دکتۆر خالد باسی کرد. لە لقی دووهەمیشا بۆم دەرکەوت کە بە هیچ شێوەیەک فەرمودەی پێغەمبەر صلی الله علیه و سلم ڕەت نەکراوەتەوە لەلایەن هاوڵانەوە، یعنی تحکیمی عقلی خۆیانیان نەکردووە بە شێوەیە کە فەرمودەکە فرامۆش بکەن و عقلی خۆیان ئیشکەن، بەڵکو بە پێچەوانەوە کۆمەڵێک ئەحادیسی زۆرمان هەیە، فەرمودەی زۆرمان هەیە کە داکۆکی لەوە ئەکەن بەرامبەر بە سروشت عقل کار ناکە. سەهل ڕەزای خوای لێبێ سەحابەکان ئاگادارەکاتەوە، هەموو ئوممەتە تاوەکو ڕۆژی قیامەت ئاگادارەکاتەوە، ئەفەرمێ ئاگاتان لێبێ عقلتان بەکار مێنن بەرامبەر بە سروشت، بەرامبەر بە وحی، چونکە ئەگەر هاتوو باسی سڵحی حودەیبیەمان بۆ ئەکا، ئەفەرمێ ئالەو ڕۆژە پڕ بەدڵ حەزمە کرد پێچەوانەی هەڵوێستی پێغەمبەر صلی الله علیه و سلم هەڵوەست وەرگرم، بەڵام دوایی بۆم دەرکەوت کە عقلەکەی من لەکوێیە و وحی خوای پەروەردگار لەکوێیە. لەبەرەوە فەرمێ قەت عقل مەکەن بە حاکم بەسەر وحی، چونکە وحی لە زاتێکەوە لە جێگایەکەوە سەرچاوی گرتووە کە ئاگای لە هەموو شتەکان هەیە، بەڵام ئەو عقڵەی خۆمان تەنها شتێک دەزانێ، وما ئوتیتم من العلم إلا قليلا. ئەم قەلیلەش بۆ هەموو بەشەرێتە، بۆ تەنها بەشەرێک نییە، بۆ هەموو بەشەرێتە، هەر لە ئادەمەوە هەتاوەکو ڕۆژی دوایی وما ئوتیتم من العلم إلا قليلا. لە کۆتاییە کۆمەڵێک ئەنجام لام گەڵاڵە بوو، ئەویش لە بەحسەکان نووسیومە بۆ ئەوی زیاتر کاتان لێ نەگرم، داوای لێبوردنتان لێ یەکەم. هیوادارم ئەو قسانەی کە کردمان جێگای سود و قازانج بێت. وەسلام عەلەیکم ورحمەة الله وبرکاته.